سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێی زاینی 2020 لە 2019دا خەڵکی کوردستان ڕوبەڕووی بەشێک لە کێشە و گرفتەکانی بوویەوە. بابزانین بۆ ساڵی 2020 تێڕوانینی خەڵکی کوردستان چی دەبێت؟ پێیان وایە لە داهاتوودا ژیانیان باشتر دەبێت یاخود بە پێچەوانەوە خراپتر دەبێت؟ پێویستە لە داهاتوودا حکوومەت چی بکات؟ داواکاری ئەو هاوڵاتیانە بۆ حکوومەت چییە کە زەڕورە لە داهاتوودا کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر بکات؟ ئێستا ئێمە لە گۆڕەپانی نیشتیمانین دەبینین خەڵکێکی زۆر لەم گۆڕەپانە دانیشتووە. عەرەب دەبینین، فارس دەبینین، تورک دەبینین، سوزانم کوردی ڕۆژاوا، ڕۆژهەڵات. ئەمە دڵخۆشت دەکات کە کوردستان شوێنی حەوانەوەی ئەو خەڵکانەیە؟ ئەرەوەڵا دڵخۆشێتێ کەسی ئەگەر هین بێ بۆچی ئەگەر خەفەتبار بی خۆشەیان دڵخۆش بیت بیسەش تەماشاکەی لە ڕۆژهەڵاتەوە لە ڕۆژاواوە لە خوارەوەی بێژین جنوب بەغا ئەو شوێنانەگە خەڵکێکی زۆر هاتۆ تاگرێ هاتم خۆشترە لەوە تا چۆڵی بێت شوێنێکی خۆشە. من وەکو خۆم پێخۆشحاڵم ڕەنگە من لەگرێژ نەبم لە شوێنترەوە هاتبم. لە چێوە هاتی تۆ؟ شوێنم دوورە. دوورە؟ باشە. چۆنت بینی ئێستا هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان ئامادەکاری دەکرێت خەڵکێکی زۆر هەیە، ئەمە چۆنت بینیانی؟ وەڵا پێشی هەموو شتێ کەومانێ نەوێت 2019 چەند وەختێکی ماوە بڕوات شتێکی کەی ماوە 2020 بەڕێوەیە ئومێدەوارم ئیشەڵڵا ئەم 2020 و کابینەی تازەیش ئومێدەوارم ئیشەڵڵا هەموو خەڵک دڵخۆشکات دڵخۆش بکات ئیشەڵڵا هەموو خەڵک دڵخۆشکە ئەو ناڕەحەتیە و ئەو هەموو مشکلانێک کە لەمەوە پێشاتۆ ئومێدەوارم ڕای گەشتبینی ئیشەڵڵا گەشتبین چی بکە حکوومەت بۆ 2020 ینی بینیمان لە کابینەی ئێستا هەندێک کاری کردووە تقریبا تا ڕادێک زۆر ئەم لەگەڵ خەڵک قسە دەکەم دەڵێن ئومێدمان هەیە ئیشەڵڵا بەخوای تر هەرەوە بەردەوام بی لەسەرەوەی سەقام جێبی لەسەر ڕێگایە بەرێ بەردەوام بیتن زۆر باشش دەبیتن من ینی ڕژبین نیم گەشتبینم باشتر دەبیت. باشە هەندێک کەس سێ موچەی هەیە بندیوار خەڵکێک هەیە موچە وەردەگرێت دەستەڵاتیە بۆ پێشتر لەم لا لەولا دوسێ مەعاشی هەیە نەمانی ئەو مەعاشانە حکوومەت ئیشی لەسەر بکە حکمن ناویان بستڕێتەوە گەنجەکان دامەزرێکارێکی باش حکمن زۆریش باشە ئێستا چەند گەنجانمانەیە هەلێرانە ڕۆژانە بێژ دیناریانە بەرچینی کاکە پیاویش ئێستا بەخوا برین بەخۆم باسی کەس ناکەین ئێستا زۆر کەس دەناسین سێ مەحژۆگر محقول نییە لۆئی من سێبی لۆ ئیوی هیچ نەبی ئەلێرە گەنجە بندیوار نەمین تەمان نامینێ 2020 مەقسەدەکەمان ئەوەیە نامینێ ئەگەر پێداچوون لە دو شتانە بکرێ حکمن یەک مەحاج خۆ دەگرێت تاویتر ئەوی تکبار و دە فەقیرگە ئیسفادە لێ دەکات کاکە حکمەن زۆریش زەرورە. تۆ پێم بڵێ ئەم ساڵ لە هەولێر لە تەواوی شارەکان ئامادەکاری دەکرێت بۆ سەری ساڵ تێڕوانینت چیە بۆ ئامادەکاریەکان و چاوەڕێی چی بۆ 2020 پێت دوایە 2020 ینی داهاتووی شتی باش دەکرێت لە 2020 داهاتوومان باشتر ببێ؟ پێشچی زۆر خۆشحاڵم بە دیداری جەنابتان شاد بووم. من بە سەردان هاتیمەوە لە دەرەوەی وڵات بەرێ دیارە ئەو ساڵەکە و ساڵی پاریش هەر لە بۆ سەری ساڵ هاتمەوە بەسە ئەو ساڵەکە دیار بوو باوکم تۆزێک نەخۆش بە سەردانی ئەوم کردو هەم بوو بە سەردانی باوم و هەم لە بۆ سەری ساڵەکەش تۆ هەموو سەر ساڵێک دیتەوە کوردستان ڕێک ناکەوی تا ڕادێکی زۆر بەس لە کوردستان زۆر باشە بۆچی ینی ئەجوای کوردستان جیاوازە لەگەڵ ئێستا هەر کەسێک لە کوردستان بێ دەڵێ کاکە ئەو لە چ وڵاتێکی تۆ؟ لە هۆڵندا. باشە دەڵێ لە هۆڵندا کاکە سەری ساڵ بکەی کووە لە هەولێر بکەی کووە خۆزگە سێ جارت پێش خۆزگە بمتانی باە هەموو سەری ساڵێک بێمەوە هەولێرێ ئەوەندە خۆشە هەر زۆریش هیچ لەوەی خۆشتر نییە سەری ساڵ مەسەلەن نەورۆز جەژنی ڕەمەزان قوربان لەناو کەس و کاری خۆتبی لەبەری لە ئەوروپا ئەو شتێک نییە کەوایە هیچ وڵاتێک هەر لە وڵاتێکبی نابتە ناگاتە ئێرە ناگاتە ئێرە و ناشبیتە ئێرە باشتر بۆ کوردستان پێ دوایە 2020 باشتر دەبێ؟ من باسی 19 لە بۆ دەکەم لە هاتمەوە
شتەکان ئەوچی ئێستا نەبوو ئێستا نەبوو ئێستا زۆر گۆڕایە. پێم بڵێن ئێوە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2020 چۆن دەبینن؟ داخوازی چیتان هەیە لە حکوومەت؟ وەڵی داخوازیمانێ لەوەی زیاتر باشتر بیتن دەمانێت ئەو زەری بەش ئەوی زەریبیان زۆر کردی زەریبەکەیان دەکبین نەخوارێ کەمکردنەوەی زەریبە ئەوە زۆر گرنگە یا تەقاعدانەش معاشیان زیادکەن بکەن 9 میلیۆن باشە 500,000 وەچی بەغدایە باشە تۆ زەریبەکە بە چ بەڵگەیەک زۆرە یانی تۆ دەڵێ معاش زیاد بکرێت وەردەگرێت لە بەغدای ئەمە زمانێ معاشێک وەردەگریت تۆ معاش زندانی سیاسی زندانی سیاسی لە بەغدا زیاترە ملیۆنە کودوسەتی وەردەگرن لە پردیێ بەڵێ لە کەلە شێ ملیۆنە کودوسەتی وەردەگری ئێلۆ لێ کوارە 500 کەوایە تۆ دەڵێیتە حکوومەت تۆ دەڵێ حکوومەت معاشەکەی ئێمە هاوتاکە لەگەڵ بەغدا وەچی بەغدای ئەوە زەڕورە بۆ تۆ باشە تۆ دەڵێ چی ینی تۆ چ خۆزگەیەکت هەیە لە ڕابردوو لە چارمانگی ڕابردوو حکوومەت کاری کردووە باش کاری باش کردووە تاکو ئێستاکە باشی کردووە لە حکوومەتە زیاتر لەوەی باشتر بکار بۆ خەڵک چی بکە وەڵی یەک لەوانە ئاو کارە بابرێن ئەو قەرزانی کە لەسەر خەڵکانی کە لای باتن گونا نەفتیش بداتانە نەفت تا ساریشە خەڵک نەوتی وەرگتو نەیسوە بەشکن کار بابە هەرماری نەفت بەرمیلک نەفتی بداتێ تاکو خەرگانی نەوت نەفت دابشکردن بە ئەولەویت دەبین زەڕورە باشە تۆش دەڵێی زەریبە وەڵا من دەرێم ئەو جەما پارەیان هینایە باوەندی شندێک تەق ئەوە عەفویان بکاتن یانی ئەو عالەمە نیتی بداتەوە ئەوەی پارەی لە ئەوەی هینە لە بانقینایە ئیشن گواستنەوە ئی سرپەی زەواجە ئی خانی عقاریە وەڵای ئەقا عەفویان بکەن باشە بۆ 2020 گەشتبینی حکوومەت کاری باش بکە گەشتبینیم کاری باشتر بکە بەس عەفوە چیش بداتن لەو عالەمە تۆش گەشتبینی گەشتبینی بۆ دا تۆ دەڵێ چیە تۆ گەشتبینی لەسەر لەوەی خزمەتی ئاوات خزمەتەکی باشەکە بە تایبەت کاک مەسرور ئیشەڵڵا بە ئیزنی خوای بە ڕێزی ئیشێکی زۆر باش لە کوردستان دەکاتن سەبارەت بە پێشمەرگە پێتان وانییە پێشمەرگە یەخستنەوەی پێشمەرگە نەمانی بندیواریش ینی دەبێ حکوومەت بەجددیش لەسەر ئەوەش بەجددیش لەسەر بکە پێشمەرگە ڕێک بێخستەوە نەک یەک هەفتای و یەک هەشتای ئەوشتان هەمووی بکاتە یەک ڕێز بیکاتەوە باشە تۆ وەکو گەنجێک دامەزراندن دەست پێ بکە باشە بندیوار نەمینێ زۆر باشە زۆر پێم باشە لەگەڵەوەی ئەو بندیوارە بەو شێوە شەخصێ دەیناسم شەخصێ سێ بندیواری هەیە سێ بندیواری هەیە داوامیش ناکە چوار مانگ لە تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تێپەڕیوە ئەو چوار مانگە چۆن دەبینی تۆ؟ وەڵاو چوار مانگە دەمانەوێت ئیشکارەکە باش بی خەرک ئیشکاری هەبی کەسابات هەبی خەرک زۆر بێ ئیشە گەنجی گۆڕانکاری دروست بووە لەو چوار مانگەی ینی کەسابەتی باشتر بووە یان خراپتر بووە بە قورعان خراپتر بە باشتر نەبووە چۆن بە بەڵگەی چی؟ بە بەرگە وەڵی خەرک بێ ئیشە خەر بێ ئیشکارە کەسابات نییە لە جانان بە بڕۆکەک باشتر بووە لە حکوومەتی لە کابینەی حکوومەتی نوێ یعنی وەزعەکە باشتر بوو ئەمن و ئەساش بە قووەتر بووە یعنی ئەمە ڕازینە بەڕاستی لە حکوومەت بەس سەنیا ئەوەیە نەفتەکە زوو تەوزعکاتن و نەفتەکە 2020 چی بکرێ باشە چه هەنگاوێک تۆ لە ماڵدا نوشتیان لە ڕێگا دەڕۆی برێ خۆزگەم بەوەی بڕیار دەربام لە حکوومەت ئەوم چارە سەر کردبە تۆ بەتەم ینی حەز دەکەی چی بکە حکوومەت وەڵی شکار بیتەوە هەمووی وازەکە خۆش دەبی بە چی دەبتەوەی وڵات جاو حکوومەت دەبی بەرنامەی هەبیلەوە چی دەبتەوە بەڕێ وەڵا ئەم هیوادارم بەڕاستی حکوومەت بەرنامەی هەبی لە ئۆژیانەی ملەتی خۆی هیوادارم ئەو کەسانی کە لیرانە ئیش دەکەن یعنی وەکو عارەبە و بەنگلادیشە و یعنی زۆر کەسیکە هەنا ئەگەر ئەوانە ئەگە نەمینن ئەمە زۆرمە باشتر دەبێت ضرورە حسابك بۆ ئەو کرێکارە بیانیانە دابنێ ئەوانەی لێرە طبعا عادی ئەمە ئێستا لەبەر ئەوان نەبیتن بە هەزارەها ئەم ئێستا بۆ خۆم بەیەک بە شەخص چووم دوو کوڕمەیە کولێشیان تاوا کردن لە مارە دانیشتینە ناتوانن کاکە کابراایەک 7 سال بخێنی نەتوانی مڕعات خۆی جێبەجێ بکە ڕۆژیان دەڵێتە حکوومەت تۆ دەڵێ دەرفەتی کار ئەو گەنجانەی خۆمان دەڵێ یەکەم هەنگاوت بی لە ساڵی 2020 هەوڵ دە دەرفەتی کار بدۆسەوە
ئەمن دەمێ حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم هەنگاوی کە داخلی 2020 دەبین ئەو گەنجانەی خۆمان هەلیکار بوو دۆستیۆگاکە گەنجی مە هەموو ڕۆژ دو ئەوروپا لۆ ئەولا ڕۆژ بایەکە مەخەرەوە وەزانیە بابینێ پێم بڵێ وەکو کاسبکارێک چاوەڕێی چی دەکەی لە ساڵی 2020 والله ئینشاءالله ساری 2020 باش دەبێت باش دەبێت ئومێدت هەیە 2020 ساڵێکی باش بەرێ لەگەڵ بەڵێرانەی سەرۆکی وەزیران چاکسازی کە دەست پێ کردیا ئێستا ئیشی باشی کردیا هەمە دەمانەوێت باشتریش بیتن باشە ئیشی باشی کردیا دەتانەوێت کاری باشتریش بکە چی بکاتن بۆ نمونە وەڵڵی گەندەڵی نەهێلیتن گەندەڵی بەڵێ ینی بنبڕ بکە خەمی گەورەی تۆ گەندەڵیە وایە باشە تۆ ئێستا لێرە کەسابەتی دەکەیت بەڵێ پیشوکارتان چۆنە وەڵڵی شوکارمان ڕۆژانە دە 15 دینارێکی سپادە دەکەین دەبینەوە سرف دەکەین وە ڕۆژێک لە بۆ نەفتیە ڕۆژێک لە بۆ مەسرفیە ئەوایە باشە لە 2020 چ بکرێ باشە وەڵڵی 2020 ئیشی باش بکەن نفتی تەوزیع بکەن دابشکردنی نەوت نەوتەکە گرینگە ئارێ وەڵڵی ئێستا من 9 نەفەرین لە مارێ جلیکان دەکڕین ینی ئێستا ئەگەر حکوومەت بڕیاریدا گوتی کاکە لە سەرمانگە هەر چەندە نەوت دابش دەکرێت بەڵام ئەگەر ڕێژەکەی گەیشتە زیاد بوو گەیشتە ماڵی تۆ خۆشترین موژدەیە بوو لە 2020 ئیشاءالله باشترین موژدەیە ئارێ وەڵڵە باشترین موژدەیە باشە حکوومەت 4 مانگە ینی بەفعلی کار دەکات کابینەی نۆیەم باشە بۆ 2020 چی بکە لە ڕابردوو چی کردووە دڵێکی خۆش کردووە وڵی چی کردووە من هەفتەکمان هەیە نە ژیانەکمان هەیە چۆن ژیان چییە ژیان دەبن ئەو دیوارەی ئەو شاماندانە دەپرۆشین بەردێش لێمان ناگەڕێ دەگەیشتی مەدەنی لێت ناگەڕێ یاین دەرفەتی کارتان پێ بدرێت لە داهاتوودا وڵی ئەگەر دەرفەتی کارمان پێ بدرێت ئەگەر نە هەرجەیەکمان بدەنێ لە خۆماندەی دانیشین کەس پێمان نەلێ کاکە لێ هەرتر وڵەیە ئەسکەکە ئەخەلکی ڕژاڤ باشووری کوردستان چاوا دەبین باشووری کوردستان ئە ساڵک و دمەنگەز لێرەمە بەڵێ چاوا دەبینیان من ئەچوومە من ئەس 5 دەوڵەتە تیجارەت کردیە ئەچوومە دوبەی ئەچوومە تورکیا ئەچوومە لیبنان ئەس تجارمە ئەو لێرێ ئەوە وەک تە قسە کردیە وەکە ئیرانە بەغدایە تورکیانە سووریایە خۆدەی هەولێر دەرجێکە خەڵکی مە هەولێرە لیبنان و تورکیان و ئیرانە ئەمەنەتە ورێ نزانێ ئەمەنەتە هەولێر سەدی سەدە سعات سێ سبێ بەیانی سعات سێ چار ڕێدا بچوو تەواو ساڵی نوێ پڕ بێتن بە خۆشی و چاو لە فەقیر و فەقاراتی بخشێتەوە نازە معاشەی 150 بێوەژنانە ئەوە 4 ساڵە 5 ساڵە بڕایە ما معاشەکەمان لەو بگەڕێنەوە ماشەوە بڕاوە یانی لە ئاسڵدا معاشتان هەیە تۆ معاشتێ منداڵێکی شت کەمەندام ینی هەموو چەند وەردەگرن هەمووی 150 وەردەگرن بێوەژنانەکەم بڕایە یەک کوڕتنی یارمەتیدا هیچ کوڕەکانم کچکەنە هەموو دیتیان کوڕەکانم کچکەنە ئەوە هەموو دیتیان منداری گەورە کچکێنی هەموونە باشە کەوایە تۆ دەتەوێت سیستەمەکە بێ مافی ئێوەش نەفەوتێ محتاجی سەر شەقام نەبن بۆ محتاجی سەر شەقام نەبین پێم بڵێن ینی 2019 خەریکەوە پێپەر دەبێ بۆ 2020 ومێت بەخشی هەیە چاوتان لەوەیە 2020 باشتر بێ لە 19 یانیش ئینشاءڵە باشتر دەبێ ئینشاءڵە ئومێدمان وایە کە باشتر بێ کە هێزی پێشمەرگی یەکتری بگرتەوە یەک سوپامان هەبی بەناوی کوردستان کە پێشمەرگە ملکی هەموو کوردستانە هیتەکانی حکوومەت لە داهاتوو کار لەسەر یەخستنەوەی هێزی پێشمەرگە گرینگە بەرێ هێرگستنەوەی پێشمەرگە زۆر مهم بە بۆ هەموو کوردستان لەبەرەوەی هێزی پێشمەرگە ملکی هەموو کوردستانە ملکی هیچ حیزبێگنی هەر تاکەچی کە ئێمە خۆی بە کوش دەدا خۆی بەس خاوەنی کوردستان دەزانی 2020 باش نایبینم لەوەی خاتر دەیبینم کە ڕوو دەدا چی وەکو چی پێم بڵێ ئێستا تۆ معیشەتی خەڵکەوە دەزانی خەڵک هەموو گیرفانی گەرمەوە پڕە ئەم لەبەر کمات و لەبەرکرد نییە ئەوت کە هەیتی ئەوت کەنیتی بخوات مامۆستا تۆ لە ڕووی پەروەردەمان زۆر سەقەتە پەروەردە یەکەمین بەخۆی پەروەردە لە ماڵەوە دەست پێ دەکاتن لە کۆشی داک دەست پێ دەکاتن ئەو جا دێتەوە ناو مشتەمع دێتە پەروەردەکە سەقەتە
لەبەرچی سەقەتە حکوومەت گرنگی و باەتی گرنج بەکەرتی پەروەردە چونکو ئەو مناڵە هەویرە لە بەردەستی مامۆستا کوی ئەوکە مامۆستا گەر مامۆستا هیچی نەبیتن کو ئەوەی پەروەردەکەی پەروەردەکە سەخت پەروەردەمان ئێستا پەروەردەکە هەموو بوویتە تیجاری بۆ هەر پرسێک پێشمەرگە کارە بە پەروەردە حکوومەت دەڵێ پرۆژەم هەیە پێ دوایە کارەکان ئاسان بێ یانیش پێویستی بەجددی ینی حکوومەت دەتوانێت کۆنتترۆلی پێویستی بە گۆڕان هەیە متمانێت بە حکوومەتە هەیە بتوانێت ئێستا متوانم بە حکوومەتە هەیە ئەگەر بڕوات لەسەر ئەو ڕێی ڕاست بەردەوام بێتە بەس ئەگەر کێروی کەتە ناوێ ئێستا بەدڵتە ئێستا بەدڵمە بەس هەتاگە کێروێکی بکەێ ناوێ بەس ئەمن ئەو حکوومەتی ئێستا کاگمەسوو بەڕێ دەبا ئەمن دەڵم ئەو پێی دەکرێت بە دوو هۆکار پێی دەکرێت هەم حکوومەتەی بە قۆ دروست دەکا هەم خەڵک گوێ ڕدەگری جۆراگرتنەکە چیە یعنی مەستا پشتمە دەستیا هیچ قیمەتە چین نەبێت ئەمە شاکە دوکانم هەیە زبرم لە دوکانێ کارتۆنەکەم هەبی حاویەکەم هەیە ئەگە بە سیاری خۆمچمی بەم 670,000 سەرف ناکەم 670,000 مانگانە ئێوە مانگەی لە بەزلێم یەک مانگە خەرزدارم بە 670,000 ئەوەی زبڵە 670,000 چەند دەبی دەست پێکرێت 2 ساڵە 3 ساڵە بەرنامەیە یعنی هۆکار زۆرەوەیە پێویستیمان بە ڕێخستنەوەی ڕێخستەکە لە چ بەس ئەوەنا لە خواردن لە بازارکردن لە سەحرەکانی شتومەک زۆر شتومەک گرانە خەڵک ناتوانانی بکرێت زۆر کەس توانانی بکرێت زۆر کەس ناتوانێت بە هەموو شتێکمان بەس کۆمپانیایە بۆ خۆمان نەبی ئەو پارەی کۆمپانیا بۆ ژرفانی تازیرە بۆ بازرگانێک دەسی بۆ حکوومەت نەبی وانە؟ ساڵێکی چۆن بوو؟ وەڵی زۆر خۆش نییە بێ شکاریە بە خۆدوا دەبینی هەموو دیبێ شکاردان 2020 چاوەڕێ دەکەیت حکوومەت چی بکە باشە بۆ نمونە لە چیەوە دەست پێکە چ بکە مەقسەد کارەبای هەندێک سالکە پارە ئاوەکە و سعاتیان تێ خستێ و سعاتە عالەمی عەملە بنینە باش نییە ساعت ناوەڵە باش نییە و سعاتە عیلێ بەڵام دەڵێن لیژنەی هەیە لە پەرلەمان بە دوواداچوونی کردی حکوومەت وەزارەتی شارەوانی وەزیر گوتی وەزیرش گوتی کاکە ئەو پێوەری زیرەکی ئاوە عیبی نییە نابە ناکۆ عیبی نییە ئاوەکە ئەتونزەقەت تێنەیە خستیا و ئیش دەکە یانی تۆ هەر دەڵێ ئاگادار بن چاکەوەڵە چاکاتن کارەبای چاکە ئەو زەریبە مەریبەی چاکە عالەفەقیرە زەریبە ئادی کرێ چەندەک سوکە ئەدی برانەوە 4-5 ساڵ نەفت نییە بێتاقەتی کردی ئەمە؟ ئایەوە هەیە فەقیرە پێی ناکڕێت تۆ پێت دەکڕێ بۆ خۆی ناوەڵە مۆزەف 4 مانگ تێپەڕیەوە بەسەر تەمەنی حکوومەت پێدەنینە 2020 تەمەنێکی دیکە بۆ حکوومەت تۆمار دەکرێت لەو 4 مانگە کاری باشی کردووە حکوومەت کارێکی زۆر چاچی کردووە یەکەم شت گەندەڵی وا هاتۆ بن بڕکە دومی غەدری کەس قبول ناکە ینی گەندەڵی وەستاوە بەڵێ گەندەڵی یعنی تاوانەوە تاوە بەڵام چییە یعنی هەروە لێری پێ تۆ بە 4 مانگای هەر ئەوەندە دەکرێت ئێمە هیواداری یعنی ئێتا ئەم بازاڕە دەدینی ئەو بازارە شلۆکە پایتەخت دەبێت زۆر پاقش بێ باش پایتەخت دەبێت زۆر پاک ئێستاوان نییە ئێستا هێشتاوای لێ نات هێشتاوای لێ ناتدانە خاوێنکرێتەوە چۆن ینی ئەو زبڵانە نەمینێ نابی ئەو شتانە بەسە بۆ خەتای ئەو دوکاندارە نییە ئێستاوە دوکاندارە تەجاوەزە ئەوە ئێستا ئەوە خاوێنکرێتەوە یعنی هەموو شتەکان یعنی ڕێک بکرێت شار دەبێت شار بێ شار بێ بەڵێ شار ئێستا خاتە پاک و خاوێنی زیاترە بەڵێ پێویستیمان زۆر و پاک و خاوێنیە یعنی ئەو پایتەختە نمونەی دنیاوی ینی برێن کورد پایتەختێکی زۆر پاقژی هەیە زۆر پایتەختێکی پاچی هەیە چی بکەین باشە بۆ وەڵا دەبێت ئیش بکەن لەسەری تۆ وەکو هاوڵاتێک لە هەرێمی کوردستان ینی ئومێدی چ دەکەی حکوومەت لە 2020 کاری لەسەر بکات ئەولەویەت بداتە ئەو پرسە حکوومەت وەڵا هیوادارم بەرەو پێشبی باشتربی بەس وەکو لە ڕوانگەی خۆم من دەیبینم بەڕاستی من چکە من ساڵی ڕابردوم لەگەڵ ئەو ساڵم خراپترە لە پێشتر 2010 باشتر بوو 2010 باشتر بوو بەڵێ لە ڕووی داهاتەوە لە ڕووی داهات و بازار و زۆر شت باشم سەبارەت بە ئەکسپایر بوون بەڵێ زۆر جار دەگوترا ینی ئەو زۆر ماوات دێتە کوردستان بە کوالیتی کۆنتترۆل تێپەڕ دەبیان تێپەڕ نابی هەندێکی ئەکسپایرە ئەمە زەڕور نییە حکوومەت کۆنتترۆلی زیاد بە تاکیید چۆن ئەوە خۆی ئەو تاجرانی دەهێنن زۆر جارەیە لە سینە لە دووبێ لە تورکایە وەکو کۆگا هەیە مەوادی ئەکسپایریشی لێ بەکەلک بەکارێنان نایە بەس تاجرەکە دەچێت هەروە بە
وەکو دەڵێن بازاری دەڵێن لە گۆترە دەیکڕی لەوان ئەکسپایری تێدایە ماڵی خراپ تێدایە و هۆکارش کەش ئەوە هەیە تاجیری خۆمان دەچێتە سین بەڵێ هەندێک بە عەدەدنا بە کارتۆننا لە گۆترە خۆش شانس بەڵێ بەڵێ دەیکڕێ و دەینتە کوردستان بەڵێ ئەوە زۆر بوو پێشتر هەروە هۆکارش کە شێ ماوەیان نەماوە دڵی پێشتر پێشتر هەیە بە تاکیید ژۆ ماڵی ئێستا زۆر جاروا لە تیڤەکان دەیبینین ئەوە لەوان یەک لە هۆکارەکان بێ ئەو بابەتانە بیات بێ نانی هاتووە بەڵێ جار و باریش ئێستا هۆکاری ئەوی بازار دابەزیوە مەسەلەن بابەتێکەت و هاویەکت پێویستە کابرا چۆ 5 هێناوە دوی دەفرۆشی 3 ئەکسپایر دەبی کە بازار دابەزیوە ئەو هۆکارەشی هەیە هیواداری چارەسەر بکرێت. چۆن دەڕوانیە 2020 ساڵێکی چۆن دەبێ بۆ ئێمە بەخێ بێسە چاوم وڵی بەنسبەت هەرێمی و حکوومەتی هەرێمی کوردستان 2020 باشتر دەبی لە 2019 باشتر دەبی وڵی لە ڕووی ئەمن و ئەمان و لە ڕووی مەسەل خزمەت گوژاری و لە ڕووی ئابووری هاوڵاتیان و ئومێدت هەیە ئومێدم هەیە تاکید ئومێدم هەیە 2020 بکە حکوومەت تۆ پێم بڵێ 2020 چی بکە لە 2019 حکوومەت هەندێک هەنگاوی ناوە لەوەی کا پارەکانی کۆکردەوەتەوە لەم دەست و لەو دەستا خستوێتە ناو یەک سەبەتا و هەندێک پیا و خراپە بوون هەمووی دەستگیرکردن حکوومەت تەقسیری نەکردی وابزانام تەقسیری نەکردی باشتر بۆ 2020 باشتر ئەوەیە و هاابکە مەسل گەندەری نەمینی عەدالەت هەبی مەسل تەعینات هەبی دامەزراندن هەبی مەسل عنی وژانەوە بەخۆ دەبینی ئیشاڵڵا هیوادارم بەخۆ دەبینی هیوادارم 2020 زۆر باش بە تەکیدم باش تۆکو گەنجێک خۆت سپۆرت کردووە چاوەڕی 2020 دەکەیت باشە پێ دوایە 2020 باشتر بێت لە 19 ئینشاڵڵا باشتر دەبێت و هەموو ساڵێک بە خۆشتر دەبێتن ئەو 2020 شەڵا لە هەموو ساڵەکانی دیکە بە خۆشتر دەبێتن چی بکرێ باشە چی بکرێ بە قورئان حکوومەت دڵخۆشی بێتە گەنجەکان دڵخۆشی بێتە پیاوەکان ئیشان و دابینکردن بۆ خۆی شتەیە من بە خۆم هیچ ئیشم نییە بێ ئیشدانش دامەزراندن بتەوە گرینگە تۆ زانکۆ تەواو کردووەیان نا بە قورئان من مەکتەبش نەکردیە بۆ من لێرە نەبووم لە دەرێ بووم سەرەڕای ئەوەی کە داخوازی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2020 بە تایبەت داواکاریەکانیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بوو لە دروستکردنی هەلی کار بۆ گەنجان و دامەزراندنیان لە کەمکردنەوەی باجی دەرامەت و باجەکانی تر و لە نەهێشتنی گەندەڵی بە شێوەیەکی بنەبڕکراو کە بە هیچ شێوەیەک دیاردەی گەندەڵی لە هەرێمی کوردستان نەمینێ و چەسپاندنی دادپەروەری لە نێوان تاکەکانی هەرێمی کوردستان لە دابەشکردنی سەروەت و سامانی ئەو وڵاتە لەگەڵ ئەو هەموو داواکاریانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیان بوو لەگەڵ ئەوەشدا بەشی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئومێدیان هەیە لەوەی ساڵی 2020 ساڵێکی باش دەبێت ساڵێک دەبێت تا ڕادەیەک کێشە و گرفتەکانیان لە چوارچێوەی کارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ هەموو لایەنە بەشداربووەکان کێشە و گرفتەکانیان کەمتر ببێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.